نفتتح الجلسة 22 للدورة النيابية الرابعة. پاش تێپەڕاندنی پرۆژە یاسای قەرز لە پەرلەمانی عێراق بە زۆرینەی دەنگی کوت لە شیعەکان و بەشێک لە سونەکان کە تیایدا بە بڕگەیەک ناردنی شایستەداراییەکانی هەرێم بەڕادەستکردنی بەشێک لە نەوت و داهاتە ناخۆیەکانەوە بەسراوەتەوە مەترسی زیاتر لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێم دروست بووە. بە بڕوای چاودێرێکی سیاسی حکومەتی هەرێم بەردەوام پاساوی داوە بەدەستی بەغداوە بۆ بڕینی موچە و ئێستا باجەکەی دەدات، بەڵام پێی وایە ئەوە کۆتایی ڕێگاکە نییە و دەرفەتدراوە بە هەرێم تا پابەندی ڕێکەوتنەکەی بێت لەگەڵ بەغدا. ئەم کێشەیە بە هەردوو لا چارەسەرەکرێ، بەڵام ئەبێ دەست پێشخەری لە حکومەتی هەرێمەوە بێت لە بەروەیکە خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆری هەرێمی کوردستان پێویستی بۆیەکە حکومەتی هەرێم نەرمێک نیشان با بۆ یەکەم پرسە چارەسەرکرێ. و پێم خۆش ئەوەش بڵێم کە ئەم کێشەیە نەگەیشتەوە بنبەست، کۆمەڵێ مەرجدانراوە، کۆمەڵێک مەرجدار کراوە کە ئەم مەرجانە قابلیەوەیە کە چارەسەر کرێت، یعنی قابلیەوە نیە ئەم ڕەتی کاتۆ بڵێ قابلی قوبوڵ نییە و زەریبەکەی خەڵکی هەرێمی کوردستان بیدات. بەڕاستی ئێستا بەرپرسیارەتەکە تۆ بۆکۆ دەوترێت لە قاچ و لە ساحەی حکومەتی هەرێمی کوردستانە بێت چارەسەری بکەن. حکومەتی هەرێم بۆ چارەسەری کێشەی بودجە دەبێت لە ماوەیەکی کووردا دانووسان لەگەڵ بەغدا ئەنجام بدات و پابەندیەکانی لە چوارچێوەی ڕێکەوتنەکەی لەگەڵ بەغدا جێبەجێ بکات. بە بڕوای شارەزایەکی ئابووری ئەگەر عێراق بودجە نەنێرێت دۆخی ژیان و گوزەرانی خەڵکی هەرێم هێندەی دیکە دادەڕمێت و جوڵەی بازار و ئیشوکاری هاوڵاتیان بە تەواوی پەکی دەکەوێت. ئەگەر ئەو پارەیە نەنێرێت لە لایەنی بەغاوە بێتی کێشێکی زۆر گەورە، ئەو کاتە بە پێی ڕاو بۆ چوون و وتەکانی بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران کە باستەوەکەن کە ناتوانن موچێ فەرمانبەران دابین بکەن بێ ئەو بڕەپارەیەکە لە بەغاوە بۆمان دێت، بۆیە بێتە کێشێکی زۆر گەورە. تەسەوڕکەم کێشێکی دارایی حکوومەت ناتوانێت موچەی فەرمانبەران دابین بکات و بە تەکید کە موچەی فەرمانبەرانیش دابین ناکرێت ئەسڵان باسی بەشی دووەمی بودجەکە بکەین کە بریتە لە ئەو بەشی کە تایبەتە بە وەبەرهێنان، معنەوەی کە لێرە نەک بەستەنها دۆخی فەرمانبەران خراپ ئەبێ، بە تەکید ئەوە دۆخی ئابووری هەرێمی کوردستانیش خراپ ئەبێ بۆ لەبەرەوە تۆ بەڕێزت لە هەردوو لا ئەو پارەیە کە پێویستە بۆ بژانەوەی ئابووریەکەت لە بواری وەبەرهێنان بەرهەمهێنانەوە بابەتانە زۆر زۆر کەمەکە و لە هەمان کات لە هەوڵدان بۆ دابینکردنی موچێ فەرمانبەران. ئێستا تۆپەکە خراوەتە یاریگای هەرێمەوە. بودجە و قوتی فەرمانبەرانی هەرێم بەسراوەتەوە بە پابەندبوونی حکومەت بە ڕێکەوتە نەوتیەکە لەگەڵ بەغدا لە نەشیعەکان جەخت دەکەنەوە کە لەمە دووە ڕازی نابن عێراق بێ بەرامبەر موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرێت و هەرێم نەوت ڕادەست نەکات، بە تایبەت کە هەڵبژاردنیان لە پێشە و لە تووڕەیی شەقامی عێراقی دەترسن. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.